الحەمدوللا خێزاندارم. کەسێکی نزیک هەیە بڵێن لەگەڵم دەژی حساب بکە، ڕۆژانە نزیکەی 10 ساعات 12 ساعات لەگەڵەمە دەژی. نزیکە، زۆر نزیکە شخصەکە. ئەم لە هەولێرەوەش تەلەفۆن دەکەم، یعنی زمانیشمەر بە هەولێریان دەچی وایە. مامۆستا مۆزوعەکە ئەگەر ئێستا باسی بکەم لە سەرمایەک لەوانەیە ڕیکۆرد بکرێ ئەو مۆزوعە بۆن بۆگەنی لێرێ کە باسی بکەم. کەسێک لە گەرمان دەژیتن کفری زۆر دەکا، یعنی کفری بێتام دەکا، یعنی ئەم کەسێکم لە خوا ترسم خێزاندارم بەخوای نە دووری مەشروع بوو ئەو شتانە و زینە ئەو شتانە هەمووی دوورم، یعنی الحەمدوللا خێ ماڵ و منداڵی خۆم گرتووە، بەڵام ئەو شەخسە کە لەگەڵمان دەژیتن یعنی کفری زۆر کفری زۆر پیس دەکا. ئەگەر لەگەریشی مەسەلەن بەشەڕ بێم لێ بدەم شتێک بیتن، یعنی کەسەکە لەم گەورەترا لەوانەیە عایلەم تێک چیتن، ماڵ و منداڵم تێک بچیتن، واز لە خێزانم بینم ئەو شتانە، یعنی خێر و بەرەکەتیش لە ماڵی من نەماوە. برای شرینم ئەو شوێنە بەجێ بێڵە، ئەو شوێنە بەجێ بێڵە، عەبدوڵڵاهی واسیعە، ئەم خانووەنە خانوویەکی تێر. دەزانیت چۆن مامۆستا مشکلە خانووەکە نییە، یعنی ئەگەر بچمە خانیەشکەش لەوانەیە ڕۆژانە 4-5 ساعات ئەو شەخسا لەگەڵم بژی لە ماڵێ، یعنی کەسەکە کوبرێ خین و گۆشتە نێزدیکە. براکەم هەر کەسێکە نووری چاوت بێت، ئەگەر باوکتە ئەگەر دایکتە باشە، ئەگەر براتە ئەگەر ژن براتە، ئەگەر هەر کەسێکە خوشکە هەر کەسێکە ئەبێتە بەڕای لێکەیت و بیرۆکەیت و سەراحەتەن پێی بڵیت من بەریئم لە تۆ. بەخوای مامۆستا زۆر جار پێم وتووە، یعنی لەگەری بەشەر هاتمە زۆر جار پێم وتووە کاکە ئەوها دەبی ئەوها نابی، یعنی کفری زۆر پیس دەکات، جوون بە خودای، جوون بە پێغەمبەر، بە ئیسلام، بە نازانچە. وتم چاو چەنی عەزیزە ئەگەر بدا لە ئازار عیلاجی بۆ رەگری، ئەگەر عیلاج چارەسەری نەکرێ بێت دەریکەیت. برات چەنیە پشتەکە بزانم دژی خواکەمە، قسە بە پێغەمبەرم ئەڵێ صلی الله عليه وسلم، دژ بەو ئیسلامەمە تەبڕای لێ ئەەکەم و هاشای لێ ئەەکەم، نە ئێڵم بێتە ماڵم، نە ئێڵم سەلامیشم لێ بکات هەر کەسێکە. والله مامۆستا وەم کردو، بەڵام زۆر جار ناچارم، یعنی لەبەر عایلەم، یعنی بڵێن کەسێکی نە بێغیرەتم نە لە ئینسانێکی بترسم ئەو شتانە نییە. وەکوتم هیچ ناچاریکی پێم نییە، هیچ ناچاریکی تیان باوکە کە کوفرە برایە دوورەکە. بەڵێ سەبەبی سوالەکەشمە بوو، یعنی مامۆستا لەوەتی ئەوە 2 ساڵە یعنی بەبەردەوام لەگەڵمان دەژی، ئەم ئیشم زۆر باشە، کاری عقارات دەکەمەوانە لەخوای بەزای 20 ساڵێک زیاترە، هیچ خێر و بەرەکەتێک لە ماڵم نمایە، ئەم هە دەڵێم ئەوە سەبەبەکە، یعنی معدەت کێشە لە ماڵمانە. بڵای شرینم چۆن نامێنێت دووکەوەلی وەکوتم نووری چاوت بێت بەرامبەر بەخوا بێڕێزی کە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبێ لێی دوورەوەکەویت. والله مامۆستا یعنی بەڕاستی زۆر نامورتاحم لەسەو مەسەلەی کفری زۆر پیس دەکات، زۆر زاران دەرم با بیکوژم، یعنی دێتە مێشکم شێوە ڕاست بیکوژم، بەس یعنی نازانم چی لێ بکەم. برای شرینم ئەزانی چۆنە ڕێک دوورەوەکەوە لێ تەواو بڕایەوە هاشای لێ بکەوتەوە. دەستەکانت خۆش بی مامۆستا، سوپاس، خوا سەلامەت بکاتن، داوای لێبوردنی شتێک